خراپی کارەبای نیشتیمانی و کەموکوڕی ڕێگەوبان و نەبوونی پزیشکی پسپۆر لە نەخۆشخانەکەیاندا خۆپیشاندانی بەشێک لە دانیشتوانی ناحەی بیارەی لێکەوتەوە. ئەوان جگە لە داواکردنی چارەسەری گرفتەکان داواکار بوون ناوچەکەیان سوودمەند بێت لە داهاتی خاڵی سنووری تەوێڵە و جێگیرکردنی زمانی دایکیش لە پرۆگرامی خوێندندا. مافی سەرەتایی یاوکو بڵێ ئەلفبای ژیانی خەڵکیەکە 24 ساعت کارەبا هەبێ، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە 10 ساعت تێپەڕ ناکە کارەباکە و ئەو 10 ساعتەش کە هەیە بە پێی ستانداری ژیانی ئەبێ کارەبا ڤۆڵتەکەی 220 بێ، ئەوەی ئێمە 160 تێپەڕ ناکە. ئێمەشی داوا ناکەین کە لە توانای نەبێ. ئەزانین حکومەت لە هەکبەکەیە هەیە، لەبەرەوە داواکاری ئێمەش بەقەیت بوونی ئەوە چەند ئەتوانێ ئەزای ئەتوانێ بۆی داواکەین، لەبەرەوە تاوەکو ئەم داواکاریان جێبەجێ نەبن ئێمە ئێرە چۆڵ ناکەین. ئەمە مەرزە لێرە سراحەتی خەڵکی نێشتووە، جادۆبانی نێشتووە، شەشی بەیانی خانی خەڵک خەوی نییە، مناڵ هەڵەسێ لە خەو. ئەمە وە هیچ سوودێکی بۆ خەڵکی ئێرە نییە، تەنانەت لەوێ دوکانمانەیە ئێمە لە هەموو کەسە زیاتر غەرامەکرێن کە بەرەی نەمدی و داواکاری سەرەتایی زمانی دایکە. ئێمە ئەوە یەکەم داواکاریمانە. دوای ئەوە لەم مەرزەشە خۆ دەزانی خەڵکی بیارە هیچ سوودمەند نابێت. ئەوەیش کە هەیە کە یاری سوودمەند تەنها دووکەڵ و تەپوتۆزەکەیە بۆ سەر خەڵکی بیارە. چوارمین داواکاریشمان نەخۆشخانەکەیە، یان نەخۆشخانەکەمان تەنها دۆی تەرمیناڵە بینێت. نەخۆشێگە یەکسەری حالێکە، لەوە زیاتر نییە. هەریەک لە بەڕێوەبەری ناحەی بیارە و بەڕێوەبەری گشتی کارەبای هەڵەبجەش دوای چوونە نێو خۆپیشاندەران وەڵامی داخوازیەکانی خۆپیشاندەرانیان لەسەر دۆخی کارەبا بەم شێوەدایەوە. بۆ کێشەی کوژانەوە ئێمە لە دیراساین و هەوڵیشمان ناوە ڕێگە چارەشمان دیاری کردووە، ئیشەڵا بە تەنسیق و بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانیە کە کۆنتڕۆل لەوەیە ئێمە محاولەیەکەین لە ماوەیەکی کەم ئیشەڵا و کێشەیە چارەسەر بکەین. ئەم کێشەی ئیشەڵا بەم نزیکانە چارەسەرە بێ و تەمەنا ئەکەین سەرجەم داواکاریەکانتان لە خۆپیشاندانێکی هێمنانەیە لە چوارچێوەی ئەوەیە کەوا داواکاریەکانتان ون نەبێت، بتوانین ئێمەش پشتیوانتانین و بەشێکین لە ئێوە. گەنجانی بیارە لەسەر شەقام درێژە بە خۆپیشاندانەکانیان دەدەن، دەمێننەوە تاو ساتەی وەڵامێکی دروست وەردەگرن. ئەوان لەگەڵ دەستپێکی خۆپیشاندانەکانیاندا جموجوڵی بازرگانیشیان پەخستووە. سەلاح جەمیل، کورسات نیوز، ناحەی بیارە.